ئەو کاتت باش کاک خەلیل چۆنی؟ سەرچاوە ئەهلەن وەسەهلەن. سپاس دەکەم کاک خەلیل. بەڵام لەسەر کاتی خۆمانە قسە بکەین وەنیە؟ بە سەرچاو فەرموو. باشی سەحەتت باشە، ئەحوالت باشە؟ ڕێستێ کاک خەلیل، زۆر سپاس. کاک خەلیل بەڕێزت ئەوە من ئاگام لە تو نییە، چه لە تو ڕادەکەت و لە سوالی تو چی مشکلە چت هەیە لەگەڵ ئەو خەڵکانە؟ وەڵای هیچمان نییە کاک خەلیل، خەڵکە ئەوی لە سقەی بەخۆ نەبی هەڵدێتن و ئەوی سقەی بەخۆ وەکو بەڕێزت جواب بداتەوە، وایە نا؟ ئەرێ وڵا کاک دکتۆر سەلاحەدین بە منی گوتی بابەتەکە لەسەر ئەو هەڵبژاردننی تورکیا و ئەوانەیە. بەڵێ بەڵێ جەلە و بابەتە فەرموو لە خزمەتدایە. کاک خەلیل، ئێوە هەست پێ دەکەین هەم جەماوەرەکەتان هەتا بەشێک لە میدیاتان زۆرێک لە هاوسۆزی لەگەر یەکێکی وەکو ئەردۆغان هەیە کە ئەردۆغان لە 20 ساڵی حکومڕانی دیدا یعنی کەس ناتوانین کۆڵی لەوە بکە لە هەموو سەرۆکەکانی تر زیاتر لە 20 ساڵی ڕابردوو ئازاری جوڵانەوەی کوردیدایە، تەنانەت دەستی نەپاراز لە چیمیا باران لە ساڵی 2015 دەیان چەندین شاری نیمچە تەخت کرد، 62 کەسی بە زیندیتی سوتان، زیندانەکانی پڕ کرد لە ناوەندە نێودەوڵەتیەکان. لامان سەیرە ینی جەماوەری یەکگرتوو دەیان بینین ینی زۆریان داکۆچی لە ئەردۆغان دەکەن. ئایا دەکرێت مەسەلەی دین لە پێش بەس یەکێک باس لە ئەڵڵاو ئەکبەری کرد کاک خەلیل، مەسەلە نیشتیمانیەکان هەتا مەسەلە ئینسانیەکان ڕەچاو نەکرێتن؟ بەڵێ کاک قادر، دەستت خۆش بێ، سپاس. ئێمە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە خۆمان بە گومان نین کە چۆنین لەگەڵ ملەتی خۆمان لەگەڵ هەموو قەزایای ئینسانی بەردەوام لەو سەنگەرەت بووینە دیفاع لە ملەتی خۆمان لە قزیەی خۆمان لە هەموو وێزگەکانی سیاسی، لە هەموو لیقاعات، لە هەموو مناسبات بەردەوام بووینە لەگەڵ ئەوە ئێمە لەگەڵ حەقانیەتی پرسی ملەتی خۆمانین لە هەموو پارچەکان و لێ دوانەکانی ئێمە لەو بابەتە دیارن و هەوڵەکانی ئێمەش دیارن و ئێمە بەردەوام باسی پشتگیری و پشتیوانی قەزیەی خۆمان دەکەین لە هەر شوێنێک، هەوڵیش بوو دەدەین، خەباتیشمان بۆ کردیە لەو بابەتە و لەگەڵ خودی تورکیا و لەگەڵ تەرەفی تریش یعنی هەر بەردەوام لە قسەدا بووین. بەڵام ئێمە لەگەڵ ئەوەینە یعنی مەسئلەکە ئاشتیانە بە گفتوگۆ دوور لە زمانی ڕساس و باروت و ئاگر و ئەوانە چ لەو تەرەفە بی چ لەو تەرەفە بی. سەبارەت انتخاباتی هەڵبژاردننی تورکیا ئێستا جەنابەت دەزانی ئەم هەڵبژاردنە جێگای احتیمامی هەموو لایەنەکانە، هێزەکان، دەوڵەتەکان، ئەوانەی جیران، ئەوانەی دەرەوە، هەموو احتیمام پێدەدات. بەنسبەت خۆمان ئێمە حەز دەکەین پرۆسەی هەڵبژاردن لە تورکیا بە سەلامەت و بە ئاشتیانە و بە ئازادانە و پاک و بێگەردەنا بەڕێوە بچیت. ئێمە هیچ توانامان نییە، کاریگەریمان نییە لەسەر ئەوان، ئێمە نە کۆمپانیامان هەیە، نە نەفەرمان هەنە، نە شتێکی وامان نییە کو ئێمە تەسیل لە انتخابات بکەین. دەبیت کوتو بڵێ وڵا ئێوە زیاتر هەوای ئێوە دڵی ئێوە دڵە ینی تو ڕێی تو لەگەڵ ئەوەیە، ڕێیەکی تر لەگەڵ ئەوەیە. ئێمە گرنگترین شت بۆ ئێمە ئەوەیە ئەم هەڵبژاردنە بە سەلامەتی بەڕێوە بچیت، بە پاکی و ئازادانە و دیموکراسیەت بەرەو پاش نەچیت، تەراجعی دیموکراسیەت چونکو جیرانە لە لای ئێمە. ئێمە حەز دەکەن هەر دەوڵەتێکی جیران ممارسەی دیموکراسیەتی خۆ بکات بە شێوازێکی جوان بەس ئەو هەوایە بگاتە ئێمەش یعنی ڕێز لە ئیرادەی خەڵک دەگرین. کاک قادر، هەر خەڵکێک کێ هەڵبژێریت ئەردوغانان غەیری ئەردوغان، پارتیان غەیری پارتی، ئێمە ئەوە جێگای ڕێزە و جێگای بەس کاک خەلیل معلوماتی تو خزمەتت بۆ معلوماتی تو ئێمە لە هەردوو تەرەف دووستمان هەیە، لەو جەبهە و لەو جەبهە، هەردوو تەرەف ئەوەش ئیسلامی لەوێ ئیسلامی لەوێشە و داوت ئۆغڵۆ دووستێکی ئەوەیە و ناسراوە و
يعني جناب أمينداري گشتی کاتی خو چنجار قصه لگل کردیه لگل دانشتیه وکو کشه لبینی هرم و اواد 2007 بواد زانم يعني أمينداري گشتی گرتو جناب امام صلاح لگل شانده کی کردی حزب کانت دا و سروک شانده بود چو بولایی مثلا حزب السعادة كلقل أربكان أو أصيلة علاقات منظور بقوة لقل هوش لقل حزب أردوغانش علاقات من هي طبيعية بلام إمكو بلا ولا تدخلك بكين لوا عن كاريجريك من هبي دانشتكي شيشتكي وانية حتى لقل جهبها يعني دانشتن من بوا بس كاك خليل زانيتي أما منتهين يعني همو حزب كان أو علاقاتنا يعني هي بس إيه مدبينين هواداراني إيوه مثلا لدهوك دو بوست كرايا بروابك همو دعاي لبو سركوتني أردوغان دكان باشا يعني چون دكري حزبك كاديري خوي پرورده نكات كأردوغان تو علاقاتت هي تششنية بس أردوغان أورو قولترين ديكتاتوري يتشك لديكتاتوري قولكاني الدنيايا لهمو جيهان ملفت رشي هي لسر بشرشي كرت بشرشي لسر روجنامة نوسان وزندانيان بشرشي لو إرهابي أتو دالي مثلا أما لقلنين بس لبومني يعني مثلا برادراني قنديل دا 12,000 بس تخواي قوس كاك خليبات إما وانا بينين يا كمين ديكتاتور بيت للدنيا يتشك لديكتاتور كان من يعني بو طوخي جنابه وإما نابينيش خليفة مسلمانان أو سلطان أوش إما ماني كابرا كاب أو 20 سالة لوي حكم دكت إنجازاتي هي درقاي كراوية بو همو مظلومة كاني بو من عالم بلام هر ظلمك هر تعداك للديمقراطية لزنداني بس ما مستاخ خليل بتشمياي ما مستاخ ايوه هذا شيء مسالمن اتو بيدوانيا اگر بتشمياي لغريلا بدا شايستي ادانيا بنمونا يعني اسامن بتشمياي لداعش بدري ادانه دك تشمياي تكتشي قدغ كراوا يعني بله يعني يكيك بكيمياوي يكيك بكوجيت يام بلوكي يكيك بكوجيت يام بدرنفيس يكيك بكوجيت بهر شيء وازك للا إما إدانة يا إما تندو تيجي ردك بس ما مستا أزارم بس تخوا تندو تيجي يعني دولات بيبان تندو تيجي مقابل بي إما لقى الخباتي مدني سياسيين إما لقى خباتي شقامو لناو باشا ما مسامنيك بسيار اللي بكم كاخ خليل لسر هندي لبراكتيزا كردني أو قصاني كمثلا ل 2015 تركيا همو شارع كردية كان نيمسة تاخد كرد وشيص دوكس هن كمشهور سوتيندران يعني أو همو كومل كوجي وتاوان وشتان الردار روجاك إدانتان كردين لميديا كان يعني براكتيزا أو قصتان كردية بابو تشتك بله اما لناو جرگي إيشكان بون كاتي عملية آشتي بواجوي آشتي لتركيا ل 2013 تا ل 2015 اما خومان بمباشر آقامان لبود بله وجناب دستشان خوش بي بله جناب أمينداري جشتي قلتو كي كمين سروك حزب بعلني سرداني قنديلي كت منش لخزمتي دابو بله اما انا طبعا زور درمان پی خوش بو و استفاده زوری کرد لوی 81 پرلمانتار ناردیه يعني نوع او برلمانه رأي واضحي اما وابو كو درفتي زور باشا او ابو قوريني دستور بو مهم استا تفصيلات زور هيا اما زور هول ماندا زور محاولة مانكر او موضوع السر بقريب برودواي بشيتو ببنا يعني جيبه خومان بكين وببنا جزء لعملية سياسي حكمراني شريكك بين دوي هو رأي هر يقرتونه براس رأي همو حزبكاني باشوري كردستان همويان رأيان وابو درفتك الجورة لأخوان موضوعي أويتر السيدة يعني أو خندك شري خندك كان خوم لقل مسؤولكي جوري أوان كانشتو تكاور جاي دنيام كرت مقوتي اما هلايا اما باشنية اما خباتي باشور زور تجربة مان هيا شرينا و شاركان و اوانا
يعني بوشي وازا على كل برينيك يعني او جناب الضليب ومنش برينيك جوريا او هم قربانيا او هم او اشتكي زور خراب بو او كاتش قصي خومان هبو وقصي دول سوزانا مانكر خمخورانا مانكر زور بداخل متاثرين لو بابت داري اولاد ظلمان وكو بلي قرا لو بابت زور بس ما مستخلي ازانم من قصدم ليره ده مثلا تشي كشتن لهم دنيا فرديش ديكا بس مثلا تشي ماي قدغ كراوه بنمونه سوتاندن بزندتي تاواني قوري دنيا جهانيه يعني اردوغان دا سلوي بدي من دمه او بكم استا هواداراني ايوه لميديا كان دبينين السوشيال ميديا هاو سوزي چگل قوريان نگا اردوغان هيا يعني نظام ميدياي اما سوشيال ميديا هوادارتان واقعك دكت يا كاكي منظم طبعا جناب دكم يك دو نفر شتك ببيت خلقي تريش هيا هلا ناو اما قصي تري هيا خود باش دزاني حزمت ناويش ببين بلام تو اوانك يعني نفري اما هبو لناو برلمان جناب باش ازاني چي دكو تو چي دكو چلا برلماني بغداد چلا برلماني كردستان يك جرتو بريزي پاک لو بابته و اما الحمدلله هیچ تکمانیه نه لی شرم کن نه سرپرسین سرپلندی بس ما مستبع من لقل الدام يعني تم برلمان تاركتان هي هسه شين اجتماعي قوريان هي يعني او نيه بلي مثلا تو رأيك تي اردوغان من لنقوش دقام كان قو علاقاتي حزبي خوتان هي يعني بيونديني دولتي خوتان هي بس اردوغان اورو يكم شيء هر سختي لهمو معادله سياسي لو سويدش اوه چشي كرده كو چشي كرد بتايبتي لروش اول لناو بفا دي شتان بهمو اوه كرد اوه فكر نيه دو بيرو باور هبي ناكريد ما مصر اما لكردستان باشون بس تخواي قوز باب سياركم بگينم يعني ناتوان دري بلي ولا اوه دو بيرو بوتسونا نابي كيس كردك مثلا پشگیری لأردوغان بکا که جلادێکی گەورەی کوردەکە ئەوە لەو 20 ساڵی ڕابردوو ئەگەر لە قۆناغەکان شەوڵی دابیت لە بۆ ئاشتی بەڵام کردیە وەکو خۆی دەڵێ ئەو سواری قیتارەکە دەبیت تا ئەو شوێنەی پێی دەبێت دوای ئەوە دێتە خوارێ ئەردوغان جەلادێکی گەورەی کوردە ناکرێت خەڵکی یەکگرتوو ئەمە زۆرمان دیتە متەئەسیرن بە ئەردوغان يعني خلال حزب پروردي حزبيتان هي ما مصامة براشكاوي دماني رخنتان دي بقري بله ريزم هيا زور بالجنابة وقصانا بلام اما او تعبيراتنا بكار ناينين بله ظلم هيا وظلمش قبول ناكين وهر ظلمك لهر طرفك جيغاي ايدانية وهر جار هلويستو او شتمان هبويا بلا ما كتبيت بلا جلادك جوريا ووايا كي جلاد نبويا اقينا كنا بس ما مصا من لقل الدم بله بابو براي خو بله پیشی اما چند ساله قضیه کردی لترکیه و که حاکم بویا لترکیه هر لبیستکان تا يعني لدواي بيستكان تا هاتي ام اخيره حفنيزي كي 70 سال كي حاكم بويا من بابوتو حكايتك بلد من جارك شوما لا شوما تركيا لا اويجيبهم لا درجاي ابراهيم خليل لزاخو لبه شوم هويه جيلفاني من تفتيش كيرو هوا جريده للاي ايما بما منو جناب ما مستهادي وزير عدل بله لسر لا بري جريده يجرتو نصرابو برئيس عبد الله وجل والله لبي حشر يوم بأماك كان ساعات اما وقد بيجرين اولا شون اما بريزه او الدوام جيفاني اما هويه من درينا هويه كان نصرابه يجرتو اسلامي كردستان بله والله كابرا قلت هو اما تو دو جارا مجرمي جارك بله جارك اسلامي جارك او كردستاني كردستان ده كويه كردستان كايه شو او والله برا كوتينا استا او كاتمان بينيا لنواتكان من هاتو شوم تيجي استاشم بيني ولا كان مهرجانات دياربكر من بجدار بو مال نوروز بجدار بو مال شتيتر قادر دبيت اما جريء بين مراجعي فوق اما كرت يعني بداخل استفاده لتاريخ ناكن جار دردي كرت قديمه يعني ذاكره وزور كرت اويا اما فر درفتي زور من هبو لويش بلام
بداخەوە وای لێ هات هەموو خەتای ئێمە نییە بەڵام زۆری خەتای ئێمەش تێدا هەیە ئەوی تر تو ئاڵێ وڵا ئەوە ئێمە مەشاعر تحکم لە مەشاعری نەفەر ناکەین بەڵام لەلای ئێمە هەر تعدایەک لەسەر دیموکراسیەت بکرێت لەلای مەمودانە هەر زوڵمێک لە نەفەرێک بیدونی حەق بکرێتەوە هەر تەندوتیژیەک بەرامبەری هەر حرەکەتێک بکرێت بەس کە خەلیل بەخوا باوەی قەوز ئەمە هەر بە عام ئیسلامیەکان ئەوەندەی مەشاعیرتان لە بۆ قەزەی فەڵەستین دەگونجێ لە بۆ کوردستانی باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوە ناگونجێ ینی ناتان بینین حزورتان هەتا یەک کار و چالاکیمان ئیسلامیەکان نەدیتە ڕۆژێک مەزەن لەو فەڵەستینەکان دەچنە سەجادەی بڕۆ سیرکە کە تاوانێک لە بەرامبەر مەسەلەن گەلی فەڵەستین دەبی زۆر بە گەرم و گوڕی دێن بەس ناتان بینین لە بۆ کوردی باکوور ڕۆژاوە ڕەنگ وەکو فەرد هەن بەڵام وەکو حرەکە و ئیسلامی بەگشتی یەکجار هەستی نیشتیمانی ئەو حیزبە ئیسلامیانە لاوازە کاک قادر بەڵێ ئەوە وەڵی قسەکردن لەگەڵ تو خۆشە من مرتاحم مەمنونم خۆشە بەڵێ بۆ تو بڵێم ئەوە ساڵانە میهرەجانێکی عالەمی هەیە کاتی خۆ بە ڕەحمەت بیت نەجمەدین ئەربەکان دەیکرد لە باسی فەتحی قودس فەتحی قوستانتینیە بەڵێ یعنی لەوێ هەموو جار ئەمینداری گشتیە کرد و جەنابی مامۆستا سەلاح دەعوەت لەوێ بۆ ئەنجومەنێک دروست کرد و لەو ئەنجومەنە لیجان دروست کران لەوێ لجنەی سیاسی جەنابی ئەمیندار تێدا بۆ ئەندام بۆ لە لجنەی سیاسی و ئەو کاتە یەکێکی لبنانی ناوی فەتحیەکەن ئەوش مفەکرێکی ئیسلامی بوو ئەو سەرۆکی لجنە بوو لەوێ مامۆستا سەلاح طبعا باسی قەزایای ئیسلامی لە منطقە باسی قەزیەی فەڵەستین بۆ باسی قەزیەی کەشمیر بۆ باسی لەوێ جەنابی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان قەزیەی قەومی نەتەوەیی کورد لەوێ تەثبیت کرد لەوێ و لەوێ بۆ مەلەفێک مەفتوح و دیفاعی لێ دەکرد و قسەی دەکرد و لەوێ ئەمە ئەوە بوو ئێمە جارێک ئەوە بووین وەفد بووین هەر لەگەڵ جەنابی مامۆستا محەممەد فەرەج ئەو کاتە چوو ئەوی لەوێ خیتاب دابوو لە ناو تورکیا و باسی کورد و قەزیەی کورد و ئەوانە وڵات وای یعنی داوای ئەوانە کرد پێڵێن پاسەپۆرتەکان و ئەوانە مهم بۆ ئیجراعات و بۆ محاسبە و بۆ ئەوە یەک گرتو لە هەموو مەحفەلەکان لە ناو جەرگی تورکیا لە ئەنقەرە لە ئەستانبول ئەو قسانەی ئێمە بە عەلەنیمان کردیە و لەگەڵ ئەحزابەکانمان کردیە بۆ ناکە سپیکتڕوال دەبێت مامۆستا من قەزدم لە پەروەردەی کادیرە لە ڕاگەیاندن کارەکانتانە لە سوسیال میدیاتانە مەسەلەن کە تاوانێک بەرامبەر گەلی فەڵەستین دەکرێت لە غەزە یعنی هەموو دەجوڵێن بەس هەمان تاوان تورکیا ئێران دەیکا ئەوە بە عمومیاتە هەر ئەنگۆنینە یەک کۆمەڵ تەلەفۆنە کاتنەوە دەنگەکە پسڕێ بەڵێ دەبین ئەگەناوەکو فەردە من دڵنیام لە کۆمەڵیش هەڵوێست هەبووە هەڵوێستی نیشتیمانی هەبووە ڕێ بزوتنەوەش ڕەنگی هەبی بەس ئێمە قەزمان لە پەروەردەیە مەسەڵەن ئێستا لەو هەڵبژاردنە مامۆستا بە ڕاشکاوی یەک و دوونیە مەسەڵەن پۆستە چی کادیرێکی دیارتان لە یەکگرتوو لە بادینان ئێستا ناوەکەیم لە بەردەستنیە لۆت دەنێرم 50 کەس زیاتر کۆمنتی نووسێ دوعا لە سەرکەوتنی ئەردۆغان دەکا ئەردۆغان لە چاوی گەلی کورد وەکو سەدامی نۆهەتەکانە وەکو هەشتاکانە باشە چۆن دەکرێت حزبێک بوار بدە بەو دەرەجەی کادیرەکانی ئەکرێت تاکتیکتان هەبێ علاقاتتان هەبێ بەس ناکرێت دوعا مەسەڵەن ئێستا یەکێک دوعا لە بۆ سەدامی هەشتاکانی کردبی لە هەشتاکان ئێوە تێڕوانینتان چۆنە ئێستا یەکێک دوعا لە بۆ مەسەڵەن ئیسرائیل بکات لۆ نەتەنیاهۆ بکە ئێوە کوتی دەگەن لە چاوی ئێمە ئەردۆغان نەتەنیاهۆیە بەڵێ قادر دوعاش لە ئێمە قەدەغە دەکەن ئارێ وەڵا مامۆستا هەندێک شت هەیە پرەنسیبی ئەمنی قەومیە وایە نا باش یعنی تۆ خۆت ئەزانی هەندێک جارە مەشاعرەکان سەیطرە لەسەر نینە خۆت تو ناتوانانی هەر کادرێک و هەر شتێک ئەمە نازانم تو باسی کێ دەکەی و چۆنە باوەڕ ناکەم موەسسەسێکی ئێمە شتێکی ئێمە یعنی وا نەمدیتیە وەکو موەسسەسەم نەدیتیە ئەوی تر تو شتێک بڵێ یعنی تورکیا ئێمە هەموو تاریخی تورکیا هەموو ئەفرادی ئێمە تاریخی تورکیان خواردی
و تراسی کمالیزمیان خوندیه و لدستوری ترکیه شرازانه از آنین برانبری کرد و برانبری اسلام چون بوینه و ایستا او زورترین معانات لسردستی ام حالت امتدادی اتاتورک بود و ام جهه پیا فترات زوری حکمی کردیه زور اما يعني بزور شت لبير مانا للذاكري اما دايا او دايا خلك على مقارنه ذكت بين اما واما ما بس حالتي النفره تبيني مثلا اما زور حساس موضوعي رقص باز يعني اشتكي حر زور اما مثلا كابرا على ننتحمي اما ذكت يكي كي وكو او باس النفره ذكت راست اخو اما هر او معيارنيه معايير تريش هي كنتو نابي هالسنغاندن بيك معيار يعني تفسيري احادي تاكانا ليك زاويه بتنياش التقييم والله اما بو يكي مسلمان پروردي مسلمان هو اوه ايتو يعني بدعاء دكت اوادك يعني طبيعي باشا ما مصاب سيارك اللي بكم دیارە بە خۆت دەزانی ینی جەهەپەی ئێستا کەمال ناتوە ڕاستە بەناو هەمان ئیمتیدادی حیزبە بەڵام هەموو حیزبەکانی تورکیا حیزبە فاشستە کۆنەکەی تورکیا نماینەکە ئەو دەبینی لەناو پەرلەمانی تورکیا دەڵێن ئەمە خەڵکی کوردستانین کوردین گۆرانی کوردی دەگوترەوە بوویتە ئەمری واقع بەشەی بەهۆی خەباتی گەلی کورد و تێکۆشان بووە و زەختی دەولی و هەوڵ و تێکۆشانی هەموو لایەک بووە بە ئێوەشەوە کە ئەوەتان کردیا ئەگەر کەمیش بی بەڵام هەموو لایەک هەوڵیدایە يعني هیچ چیزێک نییە بتوانی ئەوە بی موضوع ئێستا نە جەهەپەی بیستەکانە نا ئەردۆغانیش دەتوانیتن قەزەی کورد سڕ بکە ئەوە دەستکەوتێک نییە ئەو کۆی بڵێ سەدا بە کورد لە هەفتە ئەوە نییە ئەوە ڕەنج و شانی خەباتی گەلی کورد بوو قەزم لەسەدێ ئەتوو کە دەڵێی مەسەن ئەوەیە خەڵک فەرق پێ دەکات دوو ڕەگەزبازی مامۆستا خۆ ئێوە دژی لەشفرۆشیشن وایە نا بۆ خۆت دەزانی بە شەکل لە دەخلی وڵاتی تورکیا لەشفرۆشیە ئەوەی ئەمە زانیتم 100,000 ماڵی لەشفرۆشەیە بەڕسمی کە ئۆکەی کرایە هەر 20 ساڵیشە پارتی دادوگەشە پێدانی ئیسلامی لە حکومە ڕەگەزبازی من ئێستا دوو ڤیدیۆت بۆ دەنێرم ئەگەر وێنەیەکی فۆتۆشۆپ هەیە بڵاویان کتۆ گوایە جەماعەتی پارتی چەپی سەوز ئەو وێنەیان هەیەیان دەعم دەکەن بەس خۆ لە تورکیا بە هەزاران ڕەگەزباز دێتە سەجادەی حزبەکەی ئەردۆغان لە حکومە مامۆستا ئەوە بەس ئەتوگو خبدێ ئەوە تۆ واقعێک هەبیت ئان تەقنینی بۆ بکەی و پشتگیری بۆ بکەی و ئاسانکاری بەس ئەو 20 ساڵ لە حکومە مامۆستا ئەو 20 ساڵ لە حکومە ئەردۆغان بەڵێ تو قسەی خود کرد بەڵێ وایە عومەر عەبدولعەزیز خوای لێ ڕازی بیت کوڕەکەی هاتە لای گوتی باوکە دوکانێکی عارق لە فلان گەڕەک هەیە لە قەراغی شارەیە ئەوە قلت كرم جاري وردة حتى يعني شت تدرجها شت أوى وكنت ليش خو من محامي أو نين كوبلي ملاوة أخطائي هي والله ما كبرى كي مقدسني أنا غيري أو ولا لا إما راستي لو جبهش إسلامي هي ودوست هي ولو جبهش هي بس قصدم لسر رقص بازي دي تخوا ما مستا يعني نقول وينيك دبيني يعني لدوانيك دبيني بلان ببراكتيزا أردوغان 20 سال حكمه ئەو بۆ 20 ساڵەی مەجالی ڕەگەزبازی بە هەزاران کەس دەدا مەجالی لەشفرۆشی دەدا دێن گرگرگر هەموو هەوادارانتان دێتن وەڵای وێنەیەک وەڵای پەچە ئەوە پارتی سەپی سۆز ببوورە تەئیدی ڕەگەزباز دەکە بابەوە لە حکومە ئەوە لە حکومە بەشێک لە دەخلی لەو سویدەی لەشفرۆشی مەمنوعە لە تورکیای پارتیدا دووگەشە پێدان بەشێک لە دەخلیتی بەڵێ من جابي تو دادم تو عليه تو عايد باسي نفر دكن باسي هستكاني نفر دكن عنده شد تأثير دكان باسي أودا كان بوش يكي كي مسلمان ناتواني بالدعاء بو كليش دار أغلب كتاريخي كي أو شتيك أو أوهي ولولا لا إما مثلا متوجهي إما ظلم كيفك وخواي جورا دولتي لسر ظلم با إسلاميش بيت روخيني تو ناميني تو عمري دريش نابيت دولتي كافر بيت عدالت بكت دوام وبقاء زورتر استمرار ايو جوانا او تيروانينا جوانا بله إسلام حملي جورا لسر ظلم وظالمين دك بله وإما لقل هي جارك همو جار لقل عدلين لقل حقين لقل ديمقراطيتين لقل إصلاحين وهو دولتي كجيران أخو إما شيء استمنوا تو يعني شكاري قريمانه يا دبي واه بس مسألة لامية واه بما أفكاري قريمان
يعني دولتك ما حزك إيران والله برو ديمقراطيتك باش بتشي تركيا برو أو بتشي استقرار أبيت پیش کەوتن هەبێت بەشک و لای ئێمەش باشتر لێ جیرانەکانمان باش بن بەشک و ئێمەش باشتر بن وایە مامۆستا بچینە سەر یەک دوو پرسیاری سەرێعی تر بەس نەبێت ئەواسی باسی ئەوێ بۆ باشە لێی دەگەڕم با بەس هەڵبژاردننی تورکیا بیتم مامۆستا باکاتم نەگرم دەی زۆر سپاس بۆ وەڵامە و سپاس بۆ ئەو کاتەی خۆت بەخشی